السلام عليكم. عليك السلام. بخير بيتو ڕزگار گیان. خۆش بیا. نانج خۆش دێنێ؟ تۆژە دوود لە دەرەوە لە فاخۆم. نا ئەو نانە خۆشترە نان خۆشترە. هەدی ئەلەند؟ ئەلەند نانی خوارد و خەوت. چیتە؟ هەستەکەم نەخۆشی. نا تۆزێک نەساکەم هیچ نییە. نانی خۆر بوو. حەبێکی پاراسیتۆڵە بۆ بێنم؟ نا هیچ پێ ناکڕێ. کێشەیەک تێ و لە منیە شاریتەوە؟ کێشە؟ بەڵێ. هیچ نییە هیچ نییە هیچ نانی خۆر بوو. ڕزگار تخوا پێم بڵێ کە چیتە؟ هیچ نییە وەڵڵا نانی خۆر بکە. ئەدی پێم برێ چێ دکتۆری؟ چووم. ئێ تۆ واز لە دکتۆر بێنە. پێم بڵێ کێشەیەک تێ شەڕت کردووە؟ واز دەوەی بینە چێدا دکتۆر؟ ئەی پێم نەوتی ڕۆشتم. چی گوت؟ واز لەوە بێنە کە چیوت. تۆ پێم بڵێ کێشەکە و چییە؟ پێم گوتی هیچ نییە. ڕزگار تۆ هیچ کاتێک هیچن لە من نەشاردوێتەوە. من هەستەکەم کە شتێک تەیە. ئەدی ئەلەند؟ نەموت ئەلەند خەوتووە؟ بۆ نەشت دووباراکەیتەوە تۆ؟ باش پێم رێزات چێ دکتۆری؟ ئەوە سێم جارە لە منیە پرسی. بەڵێ چووم. پێم بڵێ چیتە؟ ڕزگار بێ بری با نەجاتت بێ. دەزانین چییە؟ چییە دەبیڵێ؟ نانە ڕزگار پێی مەڵێ توش تێشە دەبی. نا هیچ نییە نانی خۆر بکە نانی خۆر بکە. ڕزگار پێم بڵێ چیتە؟ بێدەنگ دەبی ئەتەوێ بیڵێ دەبیڵە پێم بڵێ دڵم تەقی. دەڕزگار دە پێی بێ و تەواو. دەزانین چییە؟ چییە دەبیڵە دڵم تەقی؟ دەمێرێت زیاب بمەوە. بۆچی؟ لەسەر چی لێم جیابیتەوە؟ دیرەوە ژیانە. ئینسان هەیە واز لێچین تۆ. ڕزگار پێم بڵێ لەسەر چی؟